ئەگەر دەرفەتێکی تری بیتێ من تەسەوورەکەم ینی لە بەرژەوەندیتانە چونکە تۆ بیر لە چی بکەرەوە کچی من بیر لەوە بکەرەوە تۆ لەو لاوە جیابیتەوە بە دووسێ مناڵەوە ئیتر لە خانوویەکە ئاژی ئایا شووەکەیتەوە جەنابە گەنجی ینی قابلە بە دیارە مناڵانەوە دانیشی ئەگەر داش بنیشی ئەی باشە کەس و کارە توانیان هەیە تۆ بەخێوکەن ئەی ئەم پیاوە ئەگەر خوا نەخواستە تووشی شتێکی تر بوو هەر باوکی مناڵەکان نازانم ینی دەرئەنجام باش نییە ئەگەر بتوان ڕاستە درست کەوتووە جەنابە دەڵێ گەر شتێ درزێک کەوت پڕکردنەوە بەڵام هەیە بۆ زۆر کەسی شەی هەڵی کردووە وەلی بوراون وە فعلەن هاتوۆتەوە سەر ڕێچکە ڕاستەکەی جا بە بڕای من ئەگەر دەرفەتێکی تری بیتێ وە بزانم بە بەرژەوەندی خۆت و مناڵەکانت تەواوە بێ ئەوی ئاخ قەراریشە لای جەنابتان بەڵێ کاک دکتۆر گیان لای حاکم ئەڵێ تەعاودی بۆیە لای مەلا ئەڵێ تەعاودی بۆیە لای پیا معقوڵ ئەڵێ تەعاودی بۆیە چی ئەو پێ باشی ئەزانێ لە هەر شوێنێک ئەو ئێڵێ من لەوێ لەبەر چاوی هەموو خەڵکێکا سوێنی بۆ ئەخۆم کە من جارێکی تر نە هەڵە ئەەکەمەوە و نە دووبارەشی ئەەکەمەوە و نە جارێکی نزیکێکەکەمەوە و ئەو هاوڕیانشم نانەتەوە ئیتر جارێکی کە ڕەفاقەتی ئەوانیش ناکەمەوە بەڵێنی شێمێ لە جاران باشتر بیژێنم لە جاران باشتر خزمەتیکەم لە جاران زیاتر ڕێزی بگرم پێڵاوەکانی خەمە سەرسەرم بەس بانەگاتە تەلاق تەواو باشتر چۆنە کار قادر بە یەک شتە پێ بڵێم بۆ تۆ بۆ هەموو بینەرانیش بۆ هەموو پیاوانی کەوەکو تۆ بیرەکەنەوە باشە دووشت لە دنیاە ئینسان سووکەکە و بەدبەختی دنیا و قیامەتیەکە یەک پارە دوو جنس پارە ئەگەر خیانەت بکەیت و دزی بکەیت و ئیفلاسی و چیوەی گەندەڵی بەدوایە ئەمە ئینسان سووکەکە چ حەزەتی مەسیام نەموو جارێ دووبارەیەکە مەقسێکی زۆر جوانێڵێ بە چیە هەموو دنیابەری تۆ خۆ بدۆڕێنی دووەمیش مەسەلەی جنس و تەسلیم بوون بە غەریزەکان وەکو ئاژەڵ و کەوتنە ژێر کۆنتترۆلی غەریزەکان و بێویژدانی و ئەمەش جا بۆی لە کودەوای ڕەحمل لە باو باپیران من بەگاڵتە نیان تۆ دزی و بۆشایی هەمومان نەزانین مەبەستیان چییە یعنی لەبەرەوە بەداخەوانێ بەداخەوە تۆ نەوتوانیوە ئەگەر ئەزەن چۆنە ئێستا جەناب شتێکەوە دوتێ نامەکان سیرکە و نازانم خیانەت نییە قوربانجان کە باسی ناپاکیەکەین تۆ بەس تەلەفونێکەکەی بەس مەبەستێکی خراپە لە دوایە بێ و نامەکان وشەی وای تایە ژن و پیا بەیەکتی ناڵێن مانای ئەچێتە خیانەتەوە و خیانەتەرەوە نیە تۆ تعدای لێ بکەیت و زینا بکەیت هەر خیانەتە دزی دینارێک بتزیت و 1 میلیارد بتزی هەر مەبدایەکە دزینە قانونەکەی گرێتەوە جەنابیشە تاوانە کردووە خیانەتی کردووە ناپاکی و کردووە بەڵام لە خۆشبەختیە پەشیمانی ئێستا گەشتوتە حاڵەتێ کە نەبووای ئەوانە بکرێن ئیتر بیان و هێنیتەوە ئێمە بەشەر وایە کە غەڵەتێکین پاساوێنینەوە مەسئولیەتەکە لەسەر خۆمان لابن توی خەیتە سەر برادەری خراپ و ئەمە ئەوانە هەرچەنگ ئەوانە شەفاعەت بۆ ئینسان ناکەن بەڵام من داواکارم لە تۆ کچی من ئەگەر بتوانی دوا دەرفەتی بیتێ تۆ چی بکە باوکە وەرەقەیەکی وەکو ئەمە بێنە دانیە لە ناوەڕاستەوە ئاوە هێڵە بکێشە بنووسە ئەگەر من لی جیابمەوانێ ئەمە باشیەکانیەتی ئەمەش خراپیەکانێتی باشە ئەگەر لەگەڵ یا بمێنمەوە لێی خۆشمەوە و دەرفەتەی بمێ ئەمە باشیەکانیەتی ئەمەش خراپیەکانێتی دوایی بەراورد کە لە بینی باشیەکانی لێک جیابوونەوە و لێبوردەیەکە و لەگەڵ خراپیەکان من دڵنیام باشیەکانی لێبوردەیەکە و زۆر زیاترە بێ خراپیەکانی کەمترە بێ بەڵام لی نەبووریت و بگەی هەر سوودبی لەسەر ڕابۆچوونی خۆت تەلاق و لێک جابوونەوەکە و ئەوە زیانەکانی زۆر زیاترە بێ چ هەموو شتێ دوولایەنەیە هیچ شتێک نییە ڕاستەندێک جار تەلاق حەلە خۆی گەورەش کاڵێ قێزەوەنترین حەڵاڵ کە دایناوە تەلاقە بەڵام بۆ هەندێک حاڵەت چارەسەر نییە تۆ بمێننەوە خەتەرترە بەڵام ئەمە ئێوە نەگەشتێتەوە حاڵەتە تا تەلاق ڕێگە چارە بێت لێک جابوونەوە ڕێگە چارە بێت لایەنە باشەکەی زۆرە معدەنی باشە ئێمە هەموو ئینسانێ منم و جارێڵم تۆی خێر و شەڕ لە ناخمانە هەیە ئەم تۆ خێرەکەی ماوەتەوە بە نووسوی ئیشمان لەسەر نەکردووە تۆ شەڕەکەی سەوز بۆ ئیتر برادەری خراپە بۆ چوونی خۆیەتی لێکدانەوەی خراپە سۆشیال میدیای خراپە ئینسانی خراپە وەرحاصل تۆ خێرەکەی سەوز نەبووە تۆ شەڕەکەی ئەگەر تۆ دەرفەتێکی تری بیتی خاتونجات و لەگەڵ ئەو التیزاماتانی کە ئێستا باسیەکە شاهدی لەسەر بگری متابعی بکەی هەر شتێکی کرد بۆ بسەلمێنێک کە وازی لێ هێناوە من دڵنیام وردە تۆی خێرەکەی سەوزە بێ
بەڵام ێساگە سوود بی لەسەر تەلاق و لێکجابوونەوە و لە مناڵەکانی بێبەشکەی تۆش لە حاڵەتێکی نەفسی زۆر خراپایە دەوانەیە تۆی شەڕەکەی زیاتر سەوز بێت ئەو کاتە تۆ سەرزەرەر من دەبیت چونکە تۆ بتوێنێتەوە مناڵان هەر کوڕی ئەون کچی ئەون ینی ئەو کاتەش کە مناڵەکان دەبینی لەلایەن دەرونی و مرتاحنین کە باوکیان وابوو وایە ئەکید ئەسووتێن لەلایانی دەرونیەوە هۆی گرفتە دەرونیەکان چێ سەرچاوەکەی مناڵیە و ئەو شەڕ و ئاژاوی ناو خێزانە اینجا بڕیایی کۆتایی شەر بۆ تۆ یەکچی من ناتوانم بە شتەکانە بۆ ڕوونەکەمەوە بە چاڕوونی هەوێ چکە زۆر کەسەیە ئاوە گەشتۆ تەلاق و لێکجابوونەوە پەلەیان کردووە یا کەسێک نەبۆ قسەی خێریان بۆ بکە دوایە لە بریا لەگەڵ ئەم مێردەیە بژیان مایە بە هەموو ئێوە هەر باشتر بۆ لێکجابن چکە شتی تر ڕوئەیات بەڵێ ڕاستە کاک دکتۆر بەس وەڵای من حەزەکەم پرسیارێکی لێ بکە ئێستا لەوە چێ من باسی دشەکەم کەم بڵێ ئەم براژنە ڕقیلێتی ئەگەر ئەم یعنی زاواکەیان ئاوا بەرەو ڕووی خوشکەکەی خۆی بکات چی پێڵ یعنی چی لێ قبوڵەکات ئەنجا ڕاستە یعنی لە کەس حەز ناکە یعنی تووشی تەلاق و جیابوونەوە بێت چکە لە کۆمەڵگەی ئێمە ژن زەرەرمەندی یەکەمە دوای ئەوەش مناڵ سەڵۆکی خەڵکێنێتەوانێ بەسەر بەختەوە نابێ مناڵەکان دامان کاتیشا ئیتر خەڵک ئافرەتێ بە تەنیا بێڵن بێەوە ژنە و تەلاق دراوە و هەرچەنگە مێمە لەگەڵەوانی خەڵک چێڵێ با بڵێ کە تۆ ناچاربی لی جابیتەوە حەل بوو لی جابی بەس ئیتر یعنی کە من ماڵەکەم ببێ بە دۆزەخ ناچارم داوای تەلاق بکەم یعنی ئەوە شتێکە خوش پێی خۆش نییە ینی کەس حەز ناکا ماڵی لێ بشێوێت بەڵام لەسەر قسەی تۆ یەک دەرفەتی تری ئەدەمێت ینی بەس جارێکی تر نەگەڕێتەوە سەر ئەو کارە بەس حەزەکەم جوابی ئەو پرسیارم باتەوانێ بۆی بۆ تۆش و بۆ بینەرانی ژانی ئەو شتە ڕوون بێت واللهی من یەک شتێ پێ بڵێم ئێمە هاوکار دەبین ئێمە لە نزیکەوانێک کەیسەکە و متابعاکەین و ئێمە دووسێ برادەر هەیە کچیشی تایە ئەتوانین توێژەری کۆمەڵایەتی و دەرونین متابعی حاڵەتەکەتان بکە ڕاستە ئێمە من لەگەڵ حاکمەکەشا قسەم کرد وتی خۆشمان ئێمە لە دادگا هەر پێشەوەی بگاتە تەلاق و لێکجابوونە محاوەلەی خۆمانەکەین خەڵکە نێرین و توێژەری کۆمەڵایەتی و دەرونیان هەیە لەگەڵ تانە خەریکن ئێمەش ئاسانکاریتان بۆ ئەەکەین پرسیارەکەشی لێ ئەەکەین ئەڵێ ئەگەر زاواکەتان بەرامبەر خوشکەکە و یا کەسێک بەرامبەر براژنێک بەرامبەر کەسێکی نزیکی ئەمەی بکردایە مووقیفی تۆ چێ بوو کاک دکتۆر خوا بەراوردم نەکا بە کەس تەواو ئیتر من مووقف چێ و قبوڵ دەکرد آخر من ئەزانم کە هەڵم ئیتر آخر بۆیە ناتوانم بڵێم وانیانی چکە من ناتوانم ئەو قسەیە بکەم بەڵام من بەوەڵم ئەڵم بەراوردم ماکە بە کەس تەواو من هەڵەیەکم کردووە بەڵێنتان ئێمێ تەواو ئەگەر جارێکی کە منتان بینی ئەو هەڵەیە بکەنەوە بە هەمووتان بەردبارانم بکەن بە هەمووتان ڕەجمم بکەن چیتان پێ خۆشە ئەوم لێ بکەن بە هەچ پیرۆزیەک ئەو ئێوە من سوێنی بوو قادرجان قسەی زل هەموومانێکین بە قوربان دڵە عاجز نەی منە قسە ناکەم منە مجارە لەم قسەی حەق ڕقە ئەم قسانەی کە تۆیکەیت و ئاوە بەم شێوەیە بەڵام زەمان چیە گرنگی چییە چۆن بزانین ئەمە ئەەکەی بە فعل بەکردار چۆن بزانین ئەوە دووسێ جار و چوار جار پێنج جار هەر وعدەدا و جێبەجێ و نەکرد و ڕاستە وەکو ێسا نەگەشتویتە حاڵەتە لێو خۆش بووە ئاسانکاری بۆ کردی وشتی احتیاطی ئەم جارە ژەیکەمەوان بەس ئێستا کە گەشتوتە مەحکەمە و تەلاق و لێک جابوونەوە ئێستا تۆ گەشتویتە حاڵەتێ سڵۆپێکی کردەوە وەستاوی بەڵام زەمان چییە چۆن دڵنیا بێ چۆن دڵنیایی بەم ژنە تاوردەوردە ئەو ستێسەی ئەو گومانەی کە لە ناو دڵ و دەرونیایەتی وەک سێبەر لە مێشکاتی لەگەڵ یاڕوا لەوانەیە شتێ بێ بەخوای سەقیانەتەکە لەگەڵ ینی ئەبێ بە عملی و پراکتیکی تۆ ئەوە بسەلمێنی چۆنی سەلمێنی کاک دکتۆر من تاقیکردنەوەیەک بوو هاتە ڕێم گەشتمە کۆتایی ئەزانم ئیتر کۆتاییەکەی زۆر خەتەرە و بەسەر منە زۆر شکایەوە زۆر بەدبەخت بووم زۆرم نەهامەتی چەشت زۆرم سەر لێ شێواوی چەشت زۆر قوربەسەریم چەشت ئیتر ئەها بەڵێنی ئێمێ ئەو بەڵێنانەش لە بەردەمی تۆ لە بەردەمی حاکم لە بەردەمی خوا لە بەردەمی قورئان لە بەردەمی مەلا لە هەش شوێنێک ئێوێ لە بەردەمی هەمویانە سوێنی بۆ ئەخۆمەوە ئەوە بەڵێنە ئەیەم ئەمە کۆتا جارە دڵنیا بە جارێکی تر من ئەم هەڵانە ناکەمەوە بۆ خۆی متابعەم کە موبایلەکەمی ئێمە دەست چی شتێکی ئەوێت با لەبەر دەستیا بێ بۆ ئەوەی دڵنیا بێتەوە کە من شتیوان ناکەم چکە ئەوە کۆتا جارە قادر ینی ئینسان خۆ عەقڵی یاوەتیە باشە تۆ خۆ نەخستە شوێنی مەسەن بۆ نمونە ئاخر جارە لەگەڵ ڕەفیقێکی ئەمەیە کە ئاڵێ من لە دوو لاوە بریندارم هەم هاوڕێیەتی ئاخر هاوڕێ خیانەت لە هاوڕێ بکە ڕەفیق پێ بێت زۆر مەترسیدارە
اینجا چێژ بیکا مێردەکەشی بیکە وەنیە هاوڕێکەشی شووی کردووە خۆ هەر لۆمەی تۆ ناکەینە بێ لۆمەی و ئافرەتانش بکەین معقولە تۆ مێردە هەبێ لە ژێرەوە خیانەت شەو لەگەڵ پیاوێکا بخەویت و دڵە لای ژەیتر بێ ینی ئەمە کارەساتی لە دوایە قوربان گیان تۆ ئەو ژنانەی ناسیوتە زۆربەیان هاوسەریان هەبووە ئەبێ لەوێشەوە ئێستا لەمە دووە بیرکەینەوە قسە لەسەرەوانە بکەین هۆکار چییە ئەم ژنە شووی بەمە کرد و خیانەتی لێەکە بە زۆری یاویانەتێ ئایا مێردەکەشی خیانەتی لێکاچی کەواتە ئێمە کێشە کۆمەڵایەتەکان و دەرونیەکانمان زۆر زۆرە تۆ گەر خۆ بخستا شوێنی و ئافرەتانە بوو تا خێزانەکەی من ئەگەرەوەی بکردا من دڵنیا بووم زۆر جار بڕیاری تردەیە بەس بەداخەوە من کاڵێم ئەو کەسانە یەکەم ویژدانێن وەکو پێویست دێ محاسەبەیان بکە دووەمیش ناتوان تەقەموسی بەرامبەرەکە بکەن خۆیان بخەنە شوێنی ئەوان بڵێ ئەگەر ئەوە بەرامبەر من بکرێت چۆن قبوڵ یەکەم بیرکردنەوەیکی منطقیانەمان هەبوایە ئەم هەموو کارەساتە ڕووی نایە لە خێزانەکان